پیشەسازی و کەرتی پیشەسازی یەکێکە لە پایەگرنگەکانی ژێرخانی ئابووری وڵات. لە ئێستادا زۆربەی وڵاتانی دنیا گرنگی بەم کەرتە دەدەن و بەرهەم و کاڵاکانیان ڕەوانەی بازاڕەکانی جیهان دەکەن. بەپێی بنەماکانی ئابووری هەر دامەزراوەیەکی پیشەیی پێویستی بە 4 ڕەگەسەیە کە ئەوانیش بریتین لە زەوی، دارایی، دەستی کار، بەڕێوەبردن. لەم ڕوانگەیەوە دەتوانین بڵین دروستکردنی کادری پیشەیی یەکێکە لە بنەماکانی دروستبوونی هەر دامەزراوەیەکی پیشەیی و گرنگیەکی زۆری هەیە بۆ بنیادنانی ژێرخانی ئابووری. ئێمە دەمێک درکمان بە گرنگی و بایەخی ئەم خوێندنی پیشەیە کردووە و دڵنیاشم لەوەی کە ئایندەی کوردستان و بە تایبەتی وەزارەتی پەروەردە ئەبێ لە خوێندنی پیشەیە و دەستپێکا بۆ ئەوەی ژێرخانێکی ئابووری پتە و زانستی دروست بێت لە ڕێگەی خوێندنی پیشەیەوە، چونکە زۆربەی وڵاتانی پێشکەوتوی دنیا بەو قۆناغی ئێمە ڕۆشتون. ئێمە پێشتریش چەندین جار لە کۆبوونەکانمانە داواکاریەکانمان، پێشنیازەکانمان لەگەڵ ئەنجمەنی وەزیرانە، لەگەڵ وەزارەتی پەروەردە، لەگەڵ وەزارەتی داراییەکەمە چەندین جار دانیشتون ئەمانەمان خسوەتە بەردەمیان و بەڕاستی ئەوانش تا ڕادەیەک بەدەمەوە هاتنیان هەبووە. هەر کەسێک ڕۆکاتە خوێندنی پیشەیی ئامانجی ئەوەیەکە لە پاڵ عیلمەکە پیشێکی شوێ بە بۆی کەم پیشەیە بتوانێت لە کۆتاییە ئیشی پێ بکات و بکاتە سەرچاوەی معیشەت و ژیانی خۆی. هەموو خوێندکارێکات بەم ڕۆحەتەوە ڕێکدۆتە خوێندنی پیشەی. بەڵام وەرکو پێم وتە لە هەفتەی یەکەمە هەموو خوێندکارێک مەریگەم خەونی خۆی بە چاوی خۆی بینێت لەگەڵەوەی کە هەندێک واقعی تایبەتی خۆم وای لەکردم ڕقمە خوێندنی پیشەیی، بەڵام لەگەڵەوە هەر بەبێ ئومێدی ڕوو نەکرۆ دەخوێندنی پیشەیی. هەتا و دەقیقی چوومەتە ئەوێ جۆکەم بە چاوی خۆم بینیوە، هەر پێم وا بوتومە من لەگەڵ تەواوکردنی خوێندنەکەمەوە لەگەڵ بەردەوامبوونی خوێندنەکەمە بمە خاوەنی پیشەیەکیش. بەڵام ئەوەی کە لەوێ ئەیبینیت بەڕاستی پێچوانی هەموو ئەو شتانی. هیچ شوێنێکی وامان نییە کە تیامە کەیسەگەڵ بۆ شەنینتیایە 6 بەشی کۆمپیوتەر ببینین ئەمە بزانین ئەمە چییە و چینیە و چۆن چاکرێ. وەکو مەکتەبێکی یاسایی یەک دەرزە خوێنین و هەموو دەرزەکانمانەیە و تا 6 بەشیش کۆمپیوتەرمان نەبینیوە، تێگەی بێت مامۆستایەکی یاسایی دەسەرەوە دەرزەکەی خۆی دەڵێت و ڕاتە دەرەوە. لە هەموو وڵاتانی دنیادا لە وڵاتە پێشکەوتوەکانە زۆر گرنگی ئەدەن بە بواری خوێندنی پیشەیی، چکە ئەمە هەنگاوێکە بەرەو پێشوونی ئەو وڵاتە. بە تایبەتی وڵاتی ئێمە کوردستان زۆرتر پێویستی بە خوێندنی پیشەیی هەیە، بەڵام ئەم خوێندنی پیشەیی کە ئێستا لە کوردستانە هەیە پێویستی بە گۆڕانکاری هەیە، چ لە بواری پرۆگرامە چ لە بواری ئەو بەشانی کە هەیە. هەنێ بەش هەیە کۆنن لەگەڵ سەردەمی ئەمڕۆیان ناگونجی پێویستە گۆڕانکاری تیا بکرێت، مەسەن بەشی نوێ بکرێتەوە. ساڵانە لە هەرێمی کوردستاندا خوێندکارێکی زۆر ڕوو لە ئامادەیە پیشەیەکان دەکەن بە مەبەستی درێژەدان بە خوێندن و فێربوونی پیشەیەک لە پێناو ئەوەی کە لە داهاتوودا بتوانن بیکەنە سەرچاوەی بژێوی ژیانیان. بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە زۆرینەی ئەو خوێندکارانە بەدەستی بەتاڵەوە دێنە دەرەوە و نابنە خاوەن پیشە. بەپێی ڕای شارەزایان و مامۆسایان و خوێندکارانی پیشەیی هۆکاری سەرەکی فێرنەبوونی خوێندکاران بۆ کۆنی منهەجی پیشەیی دەگەڕێتەوە. ئەو منهەجانی کە هاشن منهەجەکان زۆر کۆنن، بەڕاستی لەگەڵ زانستی سەردەمی ئەمڕۆیان ناگونجێ هەموو بەشەکان بەگشتی ینی ئەبێ گۆڕانکاری لە ئەساسە لە منهەجەکان بکرێت. گرفتێکی تری خوێندنی پیشەیی مەسەلەی منهەجە لەبەرەوەی منهەجی خوێندنی پیشەیی منهەجێکی زۆر سکرا بوو، زۆر مردووە و ئەوەی کە لەوێ ئەبینرێت ئەمڕۆ ئەگەر لە واقعیا بتوێ بیدۆزی بتوێ پیادەی بکەیت ئەو منهەجە لەگەڵ بازار و لەگەڵ پیشەی ناو بازاڕە وەکو خەیاڵ و واقعیان بەیشە یەکتر ناگرنەوە. منێکێکم لەو کەسانی کە دەرچووی بەشی میکانیک بووم، ئەوەی کە لە منهەجی میکانیکە فێری ئەبێت مەسەلەی بازار و ئیشی میکانیک لە بازاڕە زۆر کەوتوتە پێش منهەجەکەوە. لەبەرەوە منهەجە لانیکەم 30 ساڵی تەمەنە، بۆ خۆشمان نەزانین کە منهەجێکی 30 ساڵم و پێش بێت ئەبێ ئەمڕۆ پیشەکە چەندێک پێشی کەوتی بێت. لەبەرەوە لە ڕووی منهەجەوە هیچ ئومێدێک نییە بۆی کە لە خوێندنی پیشەیە تۆ شتێک فێر بیت و بتوانین لە دەرەوە لە واقعیا وەکو پیشەیەکی خۆت سەیری بکەیت.
بەنسبەت سناعی ئێستاوە کە دەرسی تیا خوێندرێ زۆر جیاوازە لەبەرەوەی ئێستا ئەوان علمی کۆ نەخوێنن ئێستا علم پێش کەوتووە گۆڕانکاری بەسەر تەکنەلۆژیایە هاتووە ئەمان کە ئەم دەرسێ خوێنی ساڵی پەنجاکانە ئەم ساڵی پەنجاکان لەگەڵ ئێستاە زۆری جیاوازیە هەم لە ڕووی میکانیکیەوە هەم لە ڕووی ئەمەلیەوە جا بەنسبەت ئەو کەسانەش کە لەوێ ئەخوێنم پێم خۆشە من بەنسبەت خۆمەوە پێم خۆشەوانەکە لە سناعا خوێنن گۆڕانکارێکی تەواو لە مەنهەجەکانیان نابکەن هەم بەوەی کە لە شوازی دەرسکردنەوەکان هەم لە شوازی ئەمەلیشیانە یەکێ لەو هەوڵە و گرنگانی کە دراوە لە وەزارەتی پەروەردە و خۆشمان وەکو پەروەردە وەکو مامۆستایانی خوێندنی پیشەیی بریتیە لە بابەتێکی گرنگ سکتەرێکی گرنگ ئەوش پرۆگرامە ئەو پرۆگرامە کە چەندین ساڵە لە ئەتوانم بڵێم لە 70 ساڵ لەمەوە پێشەوە کە حکوومەتی عێراقی وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی دانراوە گۆڕانکاریی وای بەسەرا نەهاتووە بەواتایەکی تر بڵێم ئەو پرۆگرامە لەگەڵ بازاری کاری ئەمڕۆ لەگەڵ کەرتی تایبەتە زۆر یەکی نەگرتوێتەوە بۆی ئەو هەوڵانە ئێستا لە گەڕایە بە دانانی پرۆگرامێک لەلایەن وەزارەتی پەروەردەوە بۆ ئەوەی ئەم پرۆگرامە بگونجێ لەگەڵ بازارە چونکە خوێندنی پیشەیی خۆی ئەبێر پەیوەندیەک و پەیوەندی ڕاستە خۆی بە بازارەوە هەبێ ئەو بەشانەی کە لە خوێندنی پیشەیە بێ ئەو بەشانە بن کە لە بازارە لە کارگەکانە لە کەرتی تایبەتە چۆن کارەکرێت ئەمانش لەسەر ئەو شێوەیە بڕۆن بۆ ئەوەی دروستکردنی کادرێکی ناوەندی زانستی کار دروست بکەن بۆ ئەو کەرتانە یاخود بۆ ئەو بازار یاخود بۆ ئەو شوێنانی کە پێویستیان بە توانا و لێهاتووی و دڵسۆزی و ئامادەکاری پرۆگرامەکانی ئێمە هەیە لەگەڵ خوێندکارەکە بگونجێ بتوێتەوە لەو بازاری کارە بۆی ئێستا وەزارەتی پەروەردە خۆشبەختانە لە هەوڵی دروستکردنی ئەو پرۆگرامەیە سەرەڕای لە ئایندا بە تەمان کە کۆمەلگای پیشەیی واتە کۆمەلگەیەکی زانستی هاوچەرخ دروست کرێ وەکو چۆن لە وڵاتانی پێشکەوتوی دنیا هەیە ئێستاش لە کوردستانە 3 کۆمەلگەی پیشەیی لە ئارادایە پرۆگرامی بۆ دانراوە بەرنامەی بۆ دانراوە بەڵام هێشتا ئەتوانم بڵێم وەکو خۆی نەچۆتە باری جێبەجێکردنەوە لە سلێمانی و لە هەولێر و لەگەڵ لە دۆهەکە کە منهەج بگۆڕێت شتەکانی سناعەش بگۆڕێت باشترە ینی لەگەڵ تەلەبەی ئێستا طبعاەوە زیاتر دەورە بینێت و زیاتر ئیسپادەی لێ بکات تۆ دوو ڕۆژتر کە تەواوت کرد ئەتوانی ئەگەر منهەجەکە و تازە بێ و لەگەڵ ئەم ڕۆیە بگونجێت بە تەئکیدی زیاتر ئیسپادەی لێ بکەیت بەس شتەکان کۆن بێ و بەکارنێنرێت وەکوا بە هیچ نەخوێنرێت و هەر هیچیش نەکردبێت. وەزارەتی پەروەردە بەشی خوێندنی پیشەیی و بەشی پرۆگرامەکان زۆر لە کاران بۆ ئەوەی کە منهەجێکی نوێی بە تەکنۆلۆژیای تازەی سەردەم دابنرێت بۆ خوێندنی پیشەیی. ئەویش لە نزیکەوە کە وەکو خۆم لەو لیژنەیە بووم بۆ دروستکردنی ئەو 3 خوێندنگە پیشەیەی کە ناو ئەبرێ بە کۆمەڵگای پیشەیی کە بە ئاستێکی بەرز لەسەر ئاستی هەرێم و عێراقیش دروست ئەکرێت و یەکیشیان لە شاری سلێمانیە ئەوی کەیان لە شاری هەولێرە و یەکیشیان لە شاری دهۆکە کە ئەمە هەموو خوێندنگە پیشەیەکان لەخۆ ئەگرێت و بڕیاری لەسەر دراوە بۆ ئەو کاتەی کە تەواوبوونی منهەجێکی نوێ بە خوێندنی سەردەم بێنێتە کایوانی و پێشکەوتن لە خوێندنی پیشەیە بەدی بکرێتیایە. ئاستی ئێستای خوێندنی پیشەیی ئەتوانین بڵین بەش تا بەش جیاوازی هەیە. مەرج نییە ئێمە بڵین ئاستی خوێندەکان هەموو یەکویەکە هەمووی کۆنە نە لەبەر ئەوەی وەزارەتی پەروەردە و خوێندنی پیشەیی ئێمەی سەربەست کردووە بۆ قۆناغەکانی پۆلی دەهەم یانزەهەم کە بتوانین لە مەنهەجەکەش بچینە دەرەوانەیە بە شێوەیەکی زانستانە کە لەگەڵ ئەو پسپۆرەیە بگونجێت. ئەوەی کە ئێمە سای ئەیکەین بەپێی بەرنامەکانی ئەوان کە بریتیە لە خوێندنی دوانەیی واتە تعلیمی مزدەوەج کە ئێمە لە بەشی ئۆتۆمۆبیلە کە هەمانە زۆر بە تەواوەتی پەرەمان پێیاوە کە تەنسیخمان کردووە لەگەڵ شەریکەی نیسان و هەروەها لەگەڵ شەریکی تۆیۆتاشە کە جەنابیشیان سەردانیان کردوین و ئێمە سەردانمان کردوون و خوێندکارەکانمان بەشی کرداریەکەیان لێ جێبەجێەکەن لەوێ ئەنجامیەن ئەوان سەرپەرشتیەکەن و ئەتوانن ئاستی خوێندەکەشیان لە بەشی کرداریە کە بێت بە خوێندکارێکی پیشەیی بۆ ئەوەی لە دوا ڕۆژە سوودی لێوەرگرێت لەو شەریکاتانە فێرەکرێت.
گرفتێکی تری خوێندکارانی پیشەیی ئەوەیە کە زۆرینەیان ناتوانن لە دوای تەواوکردنی ئامادەیی پیشەیی درێژا بە خوێندن بدەن چونکە زانکۆ و پەیمانگاکان ڕێژەیەکی دیاریکرا و لەو خوێندکارانە وەردەگرن و زۆرینیان بە نائومێدی بە بڕوانامەی ئامادەییەوە کۆتایی بە ژیانی خوێندنیان دێنن. بۆیە خوێندکارانی پیشەیی هیوان وایە کە ئامادەیەکانیان بکرێتە پەیمانگایەکی 5 ساڵە و ئەوانیش بتوانن کە هیچ نەبێت ببنە خاوەنی بڕوانامەی دیبلۆم بۆ ئەوەی بتوانن بە بڕوانامەیەکی شایستەوە ڕوو لە بازاڕی کار بکەن. ئەم بەشەی ئێمە پیشەسازی کۆمپیوتەر یعنی پیشەسازی بەعام لە دوای تەواوکردنی ئەو 3 ساڵە ینی هیچ شوێنە نییە ینی بتوانین دوای بخوێنین تێیە ینی تر بەس ئەگەر وای لەبێ خاصن بەشی کۆمپیوتەر ئەم بەشە زۆر باشە ینی ئێستا زۆربەی وڵات هەمووی بە کۆمپیوتەرە ڕاوەڕێ ینی ئەگەر بتوانن وەکو مەحەدی لێ بەیان لە جیاتی 3 ساڵەکە بێ بە 5 ساڵ و دوایەوە بتوانین یەکسەر شادی دووبلێم وەرگرین یعنی زۆر باشە بێت. ئەگەر نیوەی ئەوێ وەرگیرێت هەروەکو 6 باشترە بۆ ئێمەش بۆی ئێمەش بتوانین مەسەن واز دێنین تەلەبەی وایە تایەکو دوێ خوێنێت دوای وازێنە لەبەرەوە هیچ ئەڵڵە هیچ مەسیرێکم نییە بۆنەی ئەوە ینی هیچ نەبێت بتوانین هاوکاری ئەومان بکرێت کە شەهادەکانمان وەکو بۆ شەشی علمی سێر بکرێت یا وەکو ئەدەبی تا ڕادێک باشترە بۆ ئێمە. بشنە ئەو بەشانی کە اختصاصی خوانێ سا بەشی کۆمپیوتەر بشنێتە مەسەن بڵین هەندەسەی کۆمپیوتەر یاخود پەیمانگای کۆمپیوتەر ئەوەی 2 ساڵەکە. ئەمە هەنگاوێکە بەرە ئەوەی کە زیاتر بڵێن ئەنی خوێندکارەکەمان ڕووی تێ بکە وەروەها سووری کەشی هەیە ئێمە خۆتە زانین دەیم خۆ ئەمە کێشەمان هەیە بۆ پۆلی دوانزەکان کە تەخەڕوجەکەن بە تایبەتی زانستی و ئەدەبیەکان ئەمە ئەبێ بە فلتەرێ بۆ ئەوانەوە خەڵک ڕووناکاتە پۆلی دوانزەکان یانە خوێندنە پیشەیەکان ئەو کاتە بە ئاسانی پۆلی دوانزەکانیش ئەو زەختی کە ئێستا لەسەر حکوومەتی هەرێمە کەمە بێتەوە دە خوێندکارمو گیراوە لە پەیمانگاکان کە لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر کە 2 ساڵە لەکوێی پۆلی دوانزەکانمان 6 خوێندکار بن نەخێ لە زانکۆ وەرەگیرێن بەس ئەوە ئەیلەکان بۆ نمونە پار خوێندکارمانە بۆ لە زانکۆ وەرگیراوە لە پۆلیتەکنیکەکە وەرگیراوە کەسبی ڕۆژ تەخەڕوجەکات بە شادی بکات لەوەسەوە تەخەڕوجەکات و حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە ڕێژەی وەرگرتنی خوێندکار نمرەکەی لە ساڵ 65 بە لە ساڵ 65 ئەچێتە پەیمانگاکانەوانێ لە پەیمانگاکان داوا بکەن ڕێژەیەکی باش وەرگیرێت ساڵی خوێندنی پارمان لە بینی 40 بۆ 50 خوێندکارمان لە پەیمانگاکان وەرگیراون تقریبا نتوان بڵێم لە ڕێژەی سەر و 50 بوو کە لە پەیمانگاکان وەرگیراون وەشمانە خوێندکار خۆی بەبەستی نییە ئەگەر خوێندکارەکە تۆزی خۆی هیلا کات بیر لە دو ڕۆژی بکاتەوانێ بیر لەوە بکاتەوانێ کە ئاستی پلەی خوێندنی بەرز کاتوانێ هەوڵێکی زیاتر بات ئەتوانێت بۆ ئەنجام ببات دەرگایەک لە بەردەم تا هەبێ هەچی فرسەتێک لە بەردەم تا هەبێت ئەوانش لەسەر داخات بۆ نییە بە هیچ شێوەیەک بەشداری هیچ بەش و هیچ پرۆسەیەکی تری خوێندن کەیت لە دوای خوێنی پیشەیی لە بەرەوەیکە تەنیا دەرگای مەحەد بەردەمتان کراوەیە ئەویش زۆر لە ئەگەر و نەگەرە ئەویش لە بەردەم هەموو کەسێکان نییە هەتا وەکەوەی کە ناهێڵێت ڕووپێتە خوێندنە ئاهلەکانی وەکەوەی دەرچووی پیشەیی بۆ دروست نەکرا بێت کە لە 3 ساڵ زیاتر بخوێنێ لە ژیانیا وەکەوەی دەرچووی پیشەیی توانای ئەوەی نەبێت قانون فێر بێت توانای ئەوەی نەبێت اقتصاد فێر بێت توانای ئەوەی نەبێت کاریگەڕی فێر بێت توانای ئەوەی نەبێت سیاست فێر بێت لەبەرەوە منێکێک وەکێک لەو خوێندکارانی کە دەرچووی خوێندنی پیشەییم گەیشتم بۆ قەناعەتێکە خوێندنی پیشەیی هەتا ئەمڕۆژ دەستی بەستوم و ڕێگرە لە بەردەممە کە بتوانم بەردەوامی بە خوێندن بم جگە لەو 3 ساڵە هیچ دەرفەتێکی تری لە ژیانی منیان نێژەدەوە بۆ خوێندن بەگشتی منوالی تێگەیشتم ئەوانی کە ڕووەکانە خوێندنی پیشەیی لەبەرەوە نییە کە هەدەفیان لە خوێندن نییە هەدەفیان لە بەردەوامبوون نییە لەبەرەوە کە توانای فێربوونیان نەبێت بۆ منە بگرەوە بەچوان و توانای فێربوونی علمەکانی پیشەیەکیشیان نیە لەگەڵیان ئێمەش پێمان خۆشەوەکو و پەیمانگاکان هیچ نەبێت پیشەیش وای لێ بکرێت کە بکرێت 5 ساڵ و سواری لێ بکرێن و شادێکمان شادێکی خۆمان هەبێت وەکو پەیمانگاکان باشترە بۆ ئێمە ئەگەر وەکو شەش نەبێت و پەیمانگاکان هەر زۆر باشترە بۆ ئێمە خوێندنی پیشەیش هەوڵ بدرێت بکرێ بە 5 ساڵ بڕوانامەکەی بێ بە دیبلۆم بەڵام
ئەمەش کاری ئەوێت و هەروەها مامۆستای کارامە و مامۆستای لێهاتووی ئەوێت تا بتوانێت ئەو خوێندکارانە گۆش بکات بەو بڕوانامەیە کە ئەیدرێتێ. ئەگەر ئێرە بکرێتە مەحەد یانی بەڕاستی شتێکی باشتر ئەبێت و باشتریش ئەبێ بەڵام چۆنی ئەکرێت هیچ کەس نازانێت لەبەرەوەی تاسە ئاورانێ ناوێنێتەوە ئێمە ینی باموشەیەک خوێندنی پیشەیی فەرامۆش کراوە لەلایەن حکوومەت یاریەمەوە. هەنگاوی دۆمانکردنەوەی بە پەیمانگایەکە بەڵێ پەیمانگایەکی پیشەیی کۆمپیوتەر کە ئەمە زۆر گرنگە لە یە شاتوانیمە چەند بەشێکی نوێ بکەینەوە بەشی داتابەی شەبەکەی و من لە ئێساوە کارم بۆ کردووە بەڵام ئێمە نەبوونی بینامان هەیە بەڕاستی من نەوەکومان هەر لە ئێساوە کارم بۆ کردو و پێش ماوەی حتا لەگەڵ زانکۆی سلێمانیش تەنسیقم کردووە لەگەڵ بەڕێز دکتۆر عەباس ڕاگری کۆلیژی پەروەردە تەنسیقم کردو و وعدی پیاوە کاوکاری مامکار لە بواری مەناهەجی کۆمپیوتەرا بەڵێ ئێمە لە ئێستا هۆڵمان بایەوە بەڕێز مامۆستا کەمالیش پشگیری لێکردوین لەو بوارە بەڕاستی و هەروەها مامۆستا شیرانی وەکو سەرپەرشتیاری پسپۆڕی کۆمپیوتەر ئەیش هاوکاریمانەکات لە بواری ئەو پەیمانگە. وەزارەتی خوێندنی باڵا ڕێژەیەک دائەنێت بۆ وەرگرتنی ئەو قوتابی خوێندکارانە. ئەو ڕێژەیە زۆر کەمە واتە لەسەر ئاسی ڕەنگە پارێزگا هەمووی نەگاتە دە خوێندکار. دە خوێندکار لەگەڵ ژمارەیەکی زۆری مەسەڵەن 1000 خوێندکار ئەبێ زۆر کەم لە کوردستانە لەبەرەوە ئەمەش بۆتە گرفتێک و بۆی ئێمە لە پێشتر لە کۆنفرانسی پیشەیەەکە کە باسمان کرد پێویستە بێ بە 5 ساڵ بەداخەوە جێبەجێ نەکرا ئیتر لە حکوومەت یاریمی کوردستان چونکە ئەو بڕیارانەی یاخود ئەو داوانەی کە وەزارەتی پەروەردە لە کۆنفرانسەکە ئێمە بەخشیمان بەوان راپۆرتمان بەرز کردەوە ئەو ڕاستپاردانە هەندێکی جێبەجێکراواتە بایەقدان بە خوێندنی پیشەیی و برێکی باش پارە بۆ چکە خوێندنی پیشەیی پێویستی بە پارەیە بۆی کە ئیدامەی ئەو کارانەی خۆی بکات وەیەکی لەو شتانە بوو کە ئێمە وتمان خوێندنی پیشەیی بەرەو ئەوە بڕات 5 ساڵ بێت یەکی ئەو شتانە ڕێگری لێکرا هەستم کرد لەسەرەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا ئەمەی پێ باش نەبوو چونکە ئەڵێ ئێمەش پەیمانگامان هەیە ئەگەر ئەوان ببن بە بەدیل بۆ ئێمە ئەی پەیمانگای تەکنیکیەکانی ئێمە چی بکات ئەوەی کاسم پێ کرد ئەوانەی چەبوون لەو ڕێگریانی کە لە خوێندنی پیشەیی کرا. هەرچەندە دامەزراندن لە دوای تەواوبوونی خوێندن هیوای گشت خوێندکارێکە بەڵام ئەگەر بێت و پرۆگرام و پلانێکی گونجاو هەبێت بۆ فێرکردنی خوێندکارانی پیشەیی بۆ ئەوەی ببنە خاوەن پیشە ئەوە ڕەنگە ئەو خوێندکارانە ڕوو لە بازاڕی کار بکەن و پێویستیان بەوە نەبێت کە دابمەزرێن و ببنە فەرمانبەر. ئەگەر بێت و ئامادەیە پیشەیەکان ببنە وەرشەیەک بۆ چاکردنەوەی ئامێرەکانی وەزارەتی پەروەردە بەتەنها ئەوە ڕەنگە هەموو خوێندکارێک لە نێو ئەو وەرشانەدا بە شێوەیەک فێر بێت کە لە داهاتوودا بتوانێت خۆی ببێتە خاوەن وەرشە و مامۆسایانی پیشەییش ئاماژە بۆ دەکەن کە ئەوان لە ڕابردوودا چەندین نمونەی لەو جۆرەیان هەبوو سوودیان لێبینیوە. وەک شارەزایانی ئەو بوارە ئاماژەی بۆ دەکەن فێربوونی پیشە پەیوەندی بە پراکتیکەوە هەیە نەک خوێندنی تیۆری و زۆرینەی ئەوانەی لە بازاڕەکاندا خاوەن پیشەن خاوەن بڕوانامەی پیشەیی نین. ئیشی ئێستا بە تایبەتی ساری ئێستا ساڵانە گۆڕانکاری بەسەرایەت بە ئۆکمی تەکنەلۆژیاوە سارەکان لە ڕووی عەقڵەوە لە ڕووی کارەباییەوە لە ڕووی میکانیکەوە هەمویان ئەگۆڕێن بە حکمی ئەو گۆڕانەشەوە ئەگە تۆ نەتوانی ممارەسەیان لەگەڵا بکەی ناتوانانی بە ئاسانی وەکۆی کە لە تەلەبەی سماعی بە ئاسانی فێر بیت ئەبێ خۆت لە پرۆسەکەیە بەشدار بی ممارەسە لەگەڵ ئیشەکەیە بکەی چکە گۆڕانکاری لە ئیشەکەیە هەیە ئەنجا کەسەکانیشە گۆڕێن هەیە بۆ نمونە لە ساڵێک بۆ 2 ساڵ پێرە بێ هەیە بە 4 ساڵی فێر نابێت ئەوە کێتە سەر بەشێکی یەکێتە سەر زیرەکی کەسەکە بەشێکی کێتە سەر حەز و ئارەزوی و کەسە بۆ ئیشە. تا دویم تاوەسم خوێنەوە چوومە سێ تا سێم خوێنەوە ئیتر لە دوای ئەوازمێنەوە مەکتێبیش دەستم کرد بێژە دوای مەکتێبێک سەر دەستم کرد بە ئیژوازم لە ئیژە مەکتەبێنە خۆ نەبوو خراپیش بم لە مەکتەب خراپیش نەبوو فێربوون و وەستا ئەمە کە سەر لێوشایی خۆت و تااقەتی خۆت و ئەو شتانە چەند شارەزاییتیایە ئەوی کە فێر بووە لێرە هەمووی لە شاگردیەوە فێر بووە هەمووی لە شاگردی و هەوڵی خۆی شاگردی این بۆ جا بۆ بۆستا ئەو نیە بڵێ تەلابە بوو لە مەکتەبە و خوێنەتی سناعی تاو کرد و ئەجا دوکانی دانا و ئیشەکە ئەو گەنجانی کێنە لای ئێمە ئەو خوێندکارانی کە پەیوەندیەکەن بە خوێندگانە پیشەکانەوە سبینە پێش بە خۆیان بەسن خۆیان لە ڕێی ئامادەی پیشەکانەوە هەلی کار بۆ خۆیان بدۆستنەوە ئەگەر لە سبینە لای حکوومەتیش دانەمەزران ئامادەی پیشسازی با بەگۆڕگۆڕ کە ئامادەیەکی سەربەخۆ بوو بە بەشی ئۆتۆمۆبیل
ئەو کارەمان ئەنجامە ئەو کاتە منەظەمات دەبوو سیارەی منەظەماتەکانیان هێنا لای ئێمە چاکەکرایوانێ و ئێمە داشکانیشمان بۆ کردن و ئێستاش هەمان ئامادە باشیمانتیایە چونکە مامۆساکانمان زۆر کارامن تەنانەت مامۆساکانمان هەیە لە بازاڕە دوکانیان هەیە و خەڵکیشی زۆر ڕویان تێکات یەکێک لەو بەڕێزانە مامۆسا بمۆیە کە ناسراوە بە بمۆی ژێر هەرچی لە سلێمانیە کاڕوات ئۆتۆمبیلەکانیان بن بۆ لای مامۆسا بمۆ بۆ دوکانەکەی ئیشی جێڕی ئۆتۆماتیکیان بۆکات و ئێستا ئێماتوانین ئەوە ئەنجام بدەین ئامادەی پیشەی کۆمپیوتەر ئامادەیەکی نوێیە بۆ نمونە توانیمان ئێمە دانانی منهەجی کامێری چاودێری لەناو ئامادەیەکەمان ئیزافەت لەگەڵ منهەجەکەی خۆیان بخوێندێت کە ئەمەش هەنگاوێکی گرنگ بوو هەم ئەو گەنجانە توانیان فێری ئیشەکە بن و هەم توانیشیان لە ڕێگای ئەمەوە ینی فێری کار بن ئەو کارش ئێمە توانیمان مەسەن کۆمەڵی پارە بۆ حکومەت بگەڕینەوە مەسەن بۆ نمونە کاتێک ئێمە کامێری چاودێریمان دانا بۆ قوتابخانەیە یا بۆ هەر شوێنێک لە بواری لە وەزارەتی پەروەردەیاخ و لە بەرەبەراتی پەروەردەی ڕۆژئاوا بە تایبەتی توانیمانە بە نرخێکی کەمتر ئەمە مەسەن دوو سوودیە بوو هەم ئەم گەنجە فێری کارەکە بوو هەم خانجازەکەشی بۆ حکومەت ئەگەڕێتەوە ئەمە و ئەی سبێنە کە تەخەڕوجی گر ئەتوانی خۆی کارێکی وا بۆ خۆی بدۆزێتەوە ئەگەر بێت و ئێمە لە داهاتوە ئەو کۆمەڵگە پیشەیە فراوانەی کە دروست ئەکرێت ئەگەر یەکێ لەو شتانە ئەوەیە کە سەرجەم چاکسازی ئامێرەکانی خوێندنی وەزارەتی پەروەردە لە هەموو شارەکە لێ کۆبێتەوە ئێمە پێویستمان بەوە نەبێت لە بچینە بەڵکو نەک هەر ئەو خۆی بینێتەوە بەڵکو ببێ بە ڕکابەرێ بۆ بازاڕیش لە نەک تەنیا لە چاکسازی لە ئۆتۆمبیلە بەڵکو لە بەرهەمە کشت و کاڵەکانیشە لە دروستکردنی ئەو کەلوپەلانەی کە لە بازارە دروستەکە بەشەکانی تری پیشەی دروستی بکەن. دەکرێت بوترێت کە ئێستا کاتی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدی لە خوێندنی پیشەیی بداتەوە لە پێناو ئەوەی هەم کادری پیشەیی ئەکادیمی دروست بێت و هەمیش ساڵانە توانای کۆمەڵێک گەنجی خاوەن وزە نەکرێتە خواردنی پرۆگرامێکی بەسەرچوو.